ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ساڵێک لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەمڕۆ پەرلەمانی عێراق پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئەنجامدا و دکتۆر لەتیف ڕەشید توانی بە 162 دەنگ بەسەر دکتۆر بەرام ساڵح سەرکەوێت لەکە لە قۆناغی دووەمدا 99 دەنگی بەرەسێن هاوکات دکتۆر لەتیف ڕەشید محەممەد شیع سوودانی کاندیدی چوارچەوەی هەمانگی بۆ پێکێنانی حکومەت ڕاستبەت کە بە پێی یاسا 30 ڕۆژی لە بەردەستدایە بۆ پێکێنانی حکومەتی نوێی عێراق لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین چۆن دکتۆر لەتیف ڕەشید بوو بە سەرۆک کۆماری عێراق وایە دەرنەچوونی دکتۆر بەرهەم لێکەوتەی دەبێت لەسەر هەرێم و لەسەر ناوخۆی یەکێتیش و ڕێگریەکانی بەردەم پێکێنانی حکومەت چی دەبن و ئایا لەسەر پۆستەکانی ژلایەنەکان ڕێک دەکەون لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق لە ستۆدیۆ هەروە لە کەرکووکەوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بەهۆزیر و لێکۆڵینەوەی ستراتیژی قسە سەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بن ئەگەر سەرنجی بەڕێز بزانم سەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە قۆناغی یەکەم دکتۆر لەتیف 103 دەنگی هێنابوو دکتۆر بەرهەم 58 قۆناغی دووەم بڵین 162 دەنگ بۆ دکتۆر لەتیف 99 بۆ دکتۆر بەرهەم بۆچی دکتۆر لەتیف یاخود چۆن توانی ببێ بە سەرۆک کۆمار سلااو ڕێزم بۆ بەڕێزت بۆ بینەران بۆ کاک دکتۆر عوسمانیش ڕاستی ینی لێرەوە کۆڵەن بەخت ئەستێرەی بەختی دکتۆر لەتیف لێرە درەوشایەوە بە حکومەوەی کە ماڵی بارزانی و بەتایبەت بڵێن مەسعود بارزانی بۆ خۆی هێڵێکی سووری لەسەر دکتۆر بەرهەم هەبووە واگەر بێتەوە هێڵە سوورە نەبووایە ئەم مەسەلەی کاندیدبوونەی دکتۆر بەرهەم و دکتۆر لەتیف زۆر دەمێک بوو یەکلاییە بۆەوە بەڵام ئەوە خاڵی ئەساسی بوو و یەکێتیش لەناو خۆیان جۆرێک لە دابەشبوونی زۆری تایە ئەوەی کە من پێم وایە جارێکش لێرە ئاماژەمان پێەیە کە چانسی دکتۆر لەتیف بەدەر لەو ڤیتۆی کە بارزانی هەیەی لەسەر بەرهەم ساڵحەوەیە کە لە ناو یەکێتیە لە باڵی دەسەڵاتداری یەکێتی ئێستاە کە هاوسەری شانازخانە ئەمە بۆ خۆی ئەتوانی بڵێ کاریگەریەکی باشی هەبووە لەسەر هاوسەری پوری سەرۆکی یەکێتیە بەڵێ بەڵێ ئەوەش لە حاڵەتێکی ترا هەرچەندێک خوێندنەوەیەک بۆ مەوزوع هەیە کاڵێن پارتی پێی باش بووە کە دکتۆر لەتیف بێت بەدەر لە دکتۆر بەرهەم چونکە توانێت لانی کەم وەک چۆن پارتی حیزبی بنەماڵەیە وەکو باسیەکە نێچێتیش بکاتە حیزبی بنەماڵە چونکە وای لەیەکا کە هەموو دەسەڵاتەکان لە دەستی ئەم بنەماڵەیە خڕبێتەوە یەکێتی ئەو یەکێتیە متەنەوعی جاران نەبێت کە هەر سەرکردەی خەڵکی شوێنێک بۆ هەر سەرکردەی لە بنەماڵەیەکەوە هاتووە باشە بەس کاندیدی کێ ئێستا من گوێم لە سەرۆکی یەکێتی و دەڵێ بەشێکە لە یەکێتی و بەشێکیش دەبێت لە یەکێتی دەڵێ هۆشیار زێواری کاندیدی پارتی بوو شکاندمان ڕاستەی بەرەحمەت کاندیدی پارتی بوو شکاندمان کێشکاوە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق مادەم ئەو پاڤڵ تاڵبانی کە سیاستکردن بەو شوەیە کاک پاڤڵەر زۆر خۆشە یانەوەی کایە لەو قسانە زۆر جار لە سیاسەکانتەوە خۆ ناکرێت جۆرە لە قسەی وا ڕاستەوە خۆکە باز لە شکاندنی کاندیدی پارتی بکرێت لە کاتێکا کە دکتۆر ئەوان کاندیدی خۆیان کشانەوە هەرچەند با بڵێن پاڤڵ تاالبانی وای پیشان بە کاندیدی پارتی بەزەختی یەکێتی کشاوەتەوە کە ڕێبەر بووە ڕێبەر ئەحمەد بووە بەڵام پارتی پێم وایە هەر لێرەش جارێک تروتمان کە ینی کاندیدکردنی ڕێبەر ئەحمەدی حتا پێشترش کاندیدکردنی زێباری مانای جدیت نەبوونی پارتی بوو لە مەسلەی سەرۆک کۆمارە تەنها بۆ مناوەرەیەکی سیاسی درێژخایەن بۆ دەستکەوتی زیاتر بۆەوەی کە لانێکم ئەو ڤیتۆیی کە هەیەی لەسەر بەرهەم ساڵح سەر بگرێت چونکە بۆ پارتی دموکراتی کوردستان و بەتایبەت کە ڤیتۆیەک لەلایەن کاک مەسعودەوە کە وەک سەرۆکی پارتی با بڵێن مامەڵاکە سەرکەوتنی ئەم ڤیتۆیە و نشکاندنی قسەی بارزانی بۆ پارتەکان پێم وایە لە سەرۆک کۆمار و پۆستەکانی تریش گەورەترا بۆ لێرە هەرەوەنەی سەرکەوتنی قسەی بارزانی بۆ پارتەکان سەرکەوتنێکی گەورەیە دکتۆر لەتیف بۆ پارتی ئەتوانین بڵێن دەرنەچوونی دکتۆر بەرهەم باشە بۆ پارتی و یەکێتی تقریبەن حەلی وەسەد بوو بەڵێ یعنی ئەگەر بێت و پارتی کاندیدەکەی خۆی نەکشانایەتەوە زۆر زەحمەت بوو کە دڵنیا بووایە لە دەرچوونی یعنی لەوانەیە جارێکی تر کاندیدەکەی هەر دەریش نەچوایە و کێشەی گەورەتری بۆ دروست بووە ئێستا لانیکەم کاندیدەکەی و کەرامەتی کاندیدەکەی خۆی لەوە پاراستووە کە ئەوەی پێڵەن دەرنەچوون و ئێستا بۆمان ینی پارتی لانیکەم سەنگی ڕاستەقینەی خۆی پیشانی خەڵک نەیە ینی لەوانەیە کاندیدەکەی بەڵێ بە کاندیدەکەی توانی ئەوە وەکو لوغزێک بێڵێتەوە کە تەنانەت بەوە پارتەکانیش دڵخۆش بوون بۆیە ینی معادلاتی تریشی ڕەنگە زۆر تیابێت شتی تر زۆرتر هەڵەگریان بابەتە بەڵام ئەوەی کە زۆر قسەی لەسەرکرێەوەیە کە ئەم شەڕە گەورەیە بۆ لە کاتێکا سەرۆک کۆمار
ڕەنگە دەسەڵاتێکی وای نەبێت لە ڕووی دەستوری و هەرچەند لەوانێت بەڕێز لە پرسیارەکانە دوای ئەوەش بێتە سەری بەڵێ بەڵامی تر لێرە تقریبا ئێمە بۆمان دەرکەوت کە پارتی وێکێتی وەکو هەموو جارێکیش باسەکرێت خلافاتیان زۆر ئەساسی نییە خلافاتیان تەنها ئەوەیە کە ئێمە ینی خەڵکی داوایان لێ بکە کە جارێکتر بەردەوام چاو بە بەرژەوەندی خۆیان نابجێڕنەوە چونکە ئەوە خاڵە گرنگەکەیە ینی بەرژەوەندەکان بەردەوام کۆیان نکاتەوە ئەمە پێچە خاڵێکی ئیجابی بە بۆ هەرێمی کوردستان کە بەڵێ جارجار وا خۆیان دەرەخەن کە خلافاتیان زۆر قوڵ بێ بەڵام جۆرێک لە ئیستقراری دروست کردووە بۆ خەڵک کە پارتی وێکێتی جارێکتر ناچنەوە ناوشەڕی ناوخۆ خلافاتەکانیان قوڵ نییە خلافاتی جەوهەری نین خلافاتەکەن تەنها لە ڕووی دەرەوەیە بە هەندێک حەلی بەسیتی وەک حەلی وەسەتی وەک دکتۆر لەتیف ڕەنگە بەشێکی زۆری کێشەکان کۆتایی بێت. سوپاس دەکەم دێمە وڵات کاک دکتۆر عوسمان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم بەسەر کاندیدی سەرۆکۆمار کامڕۆ بڵین دکتۆر بەرهەم کاندید بوو دکتۆر لەتیف کاندید و دوجار دکتۆر لەتیف سەرکەوتنی بەرەسێنە لە بنڕەتە کاندیدی کێ بوو و قسە لەسەرەوەیە کە بارزانی و بڵێن مالیکیش ڕێکەوتن بۆ هۆکاری سەرکەوتنی دکتۆر لەتیف بێ ئەمە چۆن ڕوویدا بە بۆ چوونی بەڕێز بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سپاس بە سڵاو لە بینەراندا و سپاس بۆ میێوانێک زۆر جەلالی بەڕێز من ئەی بینم ئەگەر لە ڕاستیدا بە وردی بۆ بچین ئەمە دکتۆر لەتیف کاندیدی هاوبەشی مەسعود بارزانی بوو کاک مەسعود بارزانی و مالیکی بۆچی کاک مەسعود بارزانی هەر وەکو دکتۆر جەلال فەرمووی یعنی خۆیان کە لە ئەساسەوە کە کاندیدەکانی خۆیانیاندانا ئەوە قەزیان ئەوە بوو وەکو پیشارێک کە مەسەلەی کەسری ئیرادات هەیە ئەوش ئەوەیە وەکو بێنەوە کاک مەسعود میتۆی هەبوو لەسەری بەڵام بۆچی ئەمە بڵین کاندیدی کورد نییە بەس کاندیدی کاک مەسعود نییە ئەمە کاندیدی کاک مەسعود نەبوو بەتەنی ئەمە کاندیدی با بڵێن ئیتاری تەنسیقی و بە زیاتر بە تەحدیدی نووری مالیکی چونکە لە نووری مالیکی بۆی ڕوون بوو ئەگەر بێت هین بێت با بڵین دکتۆر بەرهەم بێتە ساحەوە کاک مەسعود ناڕوات و کاک مەسعود نەڕوات بۆ پەرلەمان بکشێتەوە کو سەدر سونەکانش تادیدیان کرد بکشێنەوە لەبەرەوە یعنی جگەلەوەی بێنەوە ئەوان خۆیان هۆکارێکی ترشەیە کە بە نسبەتی نووری مالیکی حەزیە کرد بەرهەم لەم دەورەنیا چکە لە 2019 کە ئەوان نوێنەری خۆیان هەڵبژێری خۆیان دانا ئەوش ئاساد ئەدانی بوو وەکو خۆیان بە کتلەی گەورازانی بەڵام بەرهەم ساڵح ئەوەی قبول نەکرد و ئەوان یعنی بەڕاستی تەڕەفێکی زۆر لە ناو ئیتاری تەنسیقی بەرهەم ساڵح و کازمی لە ئەجندای ئەمریکیە بینن لەبەرەوە ئەو یعنی ئەمە سەرکەوتنە من ئەبینم ئەم کاندیدی ئیتاری تەنسیقیە و یعنی لە ڕواڵەت دەربچێ ئەم کاندیدی کورد نییە هیچ تەوقع ناکرێت هیچ دەستکەوتێکی یابێت بۆ کورد لەبەر چەند هۆکارێک یەکەم من وای بینم کاک مامۆستا حەکی لە بەرژەوەندی کورد بوو نە لەگەڵ لە سەرەتادا لەگەڵ تیاری تەنسیقی تیاری با بڵێن ببوورە سەدری بوایە نەش دوایی بچێتە ناو تەحالوفی ئیدارەتی دەوڵەت کورد ئێستا بەسایی تەحالوفی یەکەمی لەگەڵ سەدرەکانە ئێمە بینیمان محکەمەی فیدرالی ئەو قەراراتانەی دەرکرد کوردستان کەوتە ژێر شاڵاوی درۆن و با بڵێن ساروخەکانەوە ئەوە لە بەرژەوەندی کورد نییە بوو بەڵام کە دوایی ئێمە دێین ئەچینە تەحالوفێکەوە لەگەڵ تەڕەفێکی دۆڕاو کە ئەیەوێت حەزەکەم ئەمە خاڵە زۆر تەرکیزکەمە سەری ئەم تەڕەفە دۆڕاوە تەڕەفی ئیتاری تەنسیقی بە سەرکردایەتی نووری مالیکی
مۆدێلێکیانێ بۆ حکوم ئەو مۆدێلە تەجروبە کراوە فاشلە و لە ئەجندەیشی زۆر بە شێوەیەکی دوژمنانە سێر بەرژەوەندەکانی کوردەکە و تەجروبە کراوە. بۆ نمونە لە 2010 لە پەیماننامەی هەولێر 12 نقاتە بوو، هەر خودی مالیکی بەڵێنیدا، بەڵام هیچی جێبەجێ نەکرد و هەر ئەم ئیتارە تەنسیقیەیە کە لەو پڕی لاوازیدا ڕۆژانە درۆن و ساڕۆخی هێنارد، ئەو ئەترافانە بوون ساڕۆخیان هێنارد بۆ سەر کوردستان. من وای بینم ئەمە تەرەفێکی دۆڕاو بوو، تەرەفێکی دژی دیموکراسیەتە، تەرەفێکە ئەم هەلە بەکاردێنێت ئەگەر بێت شیاعی سوودانی سەرکەوێت لە سەرەدادا محاوەلەکان ئیستئسالی یعنی لێدانی تەیاری سەدری بکەن، دوای ئەوەی کە لە دەسەڵات بەهێزە بن دێنە جان کورد ئەجندەکەی جارانیان جێبەجێ دەکەن. لەبەرەوە من نایبینم ئەمە بۆ کورد شتێکی باش بوو. کورد مامۆستا حەکیم زۆر باشتر بوو دەنگیان لەگەڵ بلاسخارد وایە، لەگەڵ چەند دائیرەیەکەیە حتا ئومەم متحیدە بلاسخارد وەکو نوێنەریان لە عێراق و چەند دەوائرێکی تر لە ئەمریکا و ئەوروپا ئەڵێن با تەدویری قەزەی عێراقی بکەین. عێراق شتە گەیشتە بندەست لەژێر سیاسیەن یعنی بەساکەی زۆر مەترسیدارە. تەنها زەمانێک کە کورد بتوانێت و ملەتەکانی عێراق بتوانن لە ئەجوایەکی باش بژێن دیموکراسی و هەموو لایەک سەرکەوت با بڵێن دەستکەوتیان دەستکەوێت ئەوش ئەوەیە عێراق بگەڕێتەوە مادەی هەوتی مەجلیسی ئەمن بەداخەوەش ئەڵێم ئەم مادەیە کورد بوو، کوردبینی ئیدارەی کوردی بوو بالتحدید مامجەلال و کاگوشیار زێباری کە بێ ئەوەی هیچ دڵماناتێک وەرگرن عێراقیان دەرکرد لە مادەی حوتی مەجلس ئەمن. من وای بینم، من گەشبین نیم دەربارەی ئەوەی ئەمڕۆ ڕوویدا و ملەتی عێراقش بۆتان ڕوو نەبێ لە چەند هەفتەی داهاتوودا چەند ڕۆژی داهاتوودا ئەوە قبول ناکەن. عێراق هیچ شێوەیەک بەرەو باشی ناڕوە. باشە دێمە وڵات دکتۆر دێمە وڵات دکتۆر جەلال سەبارەت بە چی وای کرد بۆ نمونە ئەمڕۆ پارتیەکان دەنگ بە دکتۆر لەتیف دەنچوکار خۆیان بۆ نمونە من گوێملاندامی سەرکردایەتیان بۆ لە 2015 دەڵێ ئەو بودجێ هەرێمی بڕی لەگەڵ عادل مورادە چی بەیەکەوە کۆیان دەکاتەوە ینی ئەمڕۆ یاخود مالیکی و بارزانیش کە دوژمنی سەرسەختی یەکتر بوون ئێستا بەیەکەوە کاندیدێکیان هەبێت بەدەر لەو خاڵانێک کە ئاماژەمان پێەیە پارتی لە معادلەیەکایە لەگەڵ ئەترافەکانی ترە بەخۆی بەتەنیانە لەگەڵی تاری تەنسیقیە لە معادلەیەکایە جارانیش لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبوسیا بەیەکەوە بوو نەسەر لە هاوپەیمانی ئیداری دەوڵەتا بەیەکەوەن ینی پارتی خۆی بەتەنیانە لە معادلەیە ئەمە یەکێک لە شتە گەورەکانە ئەو عورفەش کە هەیە بەوەی کە لە ساڵی 2005 ئەم پۆستە بۆ یەکێتی بۆ دووجار بۆ مامجەلال و جارێک بۆ کاک فواد ماسووم و بۆ دکتۆر بەرهەمیش ینی ئەمە جۆرێکە لە عورف کە زۆر زەحمەتە یەکێتی بیاڵی تێکی پشکێنی ینی یەکێتی ئەو پەڕی هێزی خۆی خست بۆ گەڕ لەڕێی با بڵێن سەرۆک و لەڕێی هەموو ئەندامانی بڵێن لە بەرزی ناوێکێتیەوە بۆی کە بتوانێت بە هیچ جۆرێک ئەجندای پارتی لەمەیە سەر نەگرێەوە ئەوەشمان باس کرد کە زۆر خلافاتی بینی یەکێتی پارتی قوڵ نیە و پارتیش بەڕاستی ئەگەر بیویستایە ئەو پۆستە بەدەست بێنێ ئەیتوانی کۆمەڵە کاندیدی باشتر بێنێتە ناو کایەکەوە و ڕەنگە تا ڕادێک بیتوانێت زمانی ئەم بابەتەش بکە بەڵام هەر لەوەڵەوە تەنها بۆ مانۆرێکی سیاسی بوو بۆ ئیشەکە ینی پارتی بەڕاستی خۆی زانێکە و کاتی خۆشی تەنانەت ینی با بڵێن کە مامجەلال و کاک مەسعود ڕێکەوتنیان کرد لەسەرەوەی کە با بڵێن حتا مامجەلال لە ڤیدیۆیەکی تۆمارکراوی هەیە کە ساڵی 2004 یان 5 بە کاک مەسعود دەڵێ کە من بەبێ هیچ تەحەفوزێک لەسەر تۆکەم ینی پشگیری دەکەم بۆی کە ببیتە سەرۆک کۆماری عێراق کاک مەسعود لەوێ ڕەتیشیەکاتەوە کە چونکە ئەوان پارتی استراتیجیان وایە کە ئیشیان لەسەر ناوخۆی هەرێمی کوردستانە بە دەرەجەیەک و بەردەوامیش دوانیوانە وەزارەتی خارجی وەربگرن لە عێراق ئەگەر ئیشێکی دەرەوەشیان هەبێ لە ڕێی وەزارەتی خارجی عێراقەوە بیکەن پارتی پێی وایە بەهێزبوونی لە ناو هەرێمی کوردستانە بەهێزبوونێتی لە عێراق یەکێتی پێی وا بووە کە شتێکی سمبۆلیش وەرگرێت ئەمە بەهێزیەکات
من پێم ڕوویاکەی پارتی تا ڕادێکی زۆر واقعیترە و ئەوەشە بینین کە نەتایجی انتخاباتیش زۆر شتی پێوتین کە پارتی لەم ڕوویایە سەرکەوتوو بوو کە تەرکیزی لەسەر هەرێمی کوردستان و ناخۆی هەرێمی کوردستان بوو و پارتپەربوونی یەکێتی وەجیابوونەوەی گۆڕانلی و کەمکردنی ژمارەی کورسیەکانی و لە ئێستا ژمارەی کورسەکانیشی نیوەی ژمارەی کورسەکانی پارتیە لە پەرلەمانی عێراق بۆی دەرخستین کە ئەو استراتیژیە یەکێتی پێی وایە لە ڕێەوە ئەتوانێت دەم کۆکاتەوە استراتیژێکی تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو نەبوو بۆی کە تەرکیزی لەسەر نوێنەرایەتیەکی سمبولی بووە لە عێراقا بەڵکو استراتیژی پارتی ڕوونتر بووە ئیشی زۆر زۆر باشی کردووە بۆ کەیسەکەی خۆی بۆیە لێرەوە پارتی ئەگەر هەر بچێتە ناو معادلاتی عێراقیەوە پێم وایە وەکو تەنها فشارێکی گەورە لەسەر یەکێتی بەتایبەتەوەی کێتی کە لە دوای هەشتی تەمووزەوە بەتەواوەتی یەکلایی بۆتەوە بۆ پاڤڵ تاالبانی ئەوێت جۆرێک لە کاریگەری لەسەر ئەو ڕۆپتە دروستکە کە هەر لە سەرەتای کارکردنی پاڤڵەوە پێی بڵێ کە ئێمە توانین فشار دروستکەین تۆبی لاهور بێ حتا تەنانەت وەختی خۆی مامجلالیش لە ئارایە بۆ پارتی توانێتی فشاری گەورە دروستکە بۆیش ئەبینین جۆرێک لە کاردانەوەکانی پاڤڵیش بەرامبەر بە ئەمەیە ئەبینین چەند جار ینی ئەمڕۆ دوو جار باشکراوتی ئێمە کاندیدی پارتی هۆشیار زێباری بوو ئێمە تێکماشکان کاندیدی پارتی ڕێبەرەحمەد بوو ئەمەشمان تێکشکان لە کاتێکا هۆشیار زێباری محکەمەی اتحادی کشانیەوە چونکە تۆمەتی هینی لەسەر بوو فەسادی ئیداری لەسەر بوو محکەمەی اتحادی یەکێک لە مەرجەکانی سەرۆک کۆمار و کاندیدبوونەوەیە کە تۆ سومعەیەکی باشت هەبێ و متهم نەبی بە فەساد لە کاتێکا نەک متهم بوو بە فەساد بەڵکو لەسەریشی ئیسپات بووی قالەیان کرد ینی نازام ڕۆڵ یەکێتی تەنها ڕەنگە لەوەیە بوو بێک ئەو داواکاریەی بۆ محکەمەی اتحادی بەرزکرایەوە یەکێتی تەرەفێک گوتیایە ئەوەی ڕێبەرەحمەدی ژەر پارتی خۆی کشانیەوە لە وەک بڵێ جۆرێک لە پشگیری بۆ دکتۆر لەتیف ئێتر ئایا ئەمە چەندێک دەوری پاڤڵیتیا بۆ بەڵام پاڤڵ لە کاردانەوەکانە دیارەکە ئەوێ هەژمونی یەکێتی زاڵکە هەژمونی پارتی کەم کاتەوە پەیامێ بگەێنێ بە پارتیکە ئێمە هەین و ئەتوانین گۆڕانکاریش دروستکەین هەرچەندە کورسەکانیشمان لە پەرلەمان لە کورسی پارتی کەمتر بێ باش بەس ئێمە دەبینین ململانی هەیە دوای ئەوەی کە لە هەورشێخ زەنگی پەیوەندی بە مەسروور بارزانیەوە دەکات لە بەغداش بڵێن پاڤڵ تاالبانی پێشوازی لە ئەدهەم بارزانانی دەکات ڕاستە ئەوەشیز پەیوەندی بە ململانێنەوە هەیە ئەش بەشێکیش لە کاردانەوە کە بێ ئەوە ینی ئاساییە پاڤڵ ینی سەریحە و زۆر جار شەرم ناکە لەوەی کە زۆر تەبیعیە سیاسەیەکی کراوەیە بۆیە چەند جار خۆی وتوێتی کە بابرانی پارتیمان عاجز نەبن کە ئێمە ئامانەوێ شوێنیان بگرینەوە یعنی لە ڕاستیە هەوڵی پاڤڵ ئاشکرا و ڕوونە استراتیجێکی هەیە پێش هەموو شتێکەوە لە استراتیجەکەیە یەکێتی ناوماڵی یەکێتی بسەلمێنە جارێکی تر چونکە یەکێتی لێرەوە بەهێزە بێتەوە وایەوێت یەکێتی وا لێ بکا کە لانی کەم ئەم ببێتە سمبڵێک بۆ وەک مامجلال بتوانێت لایەنەکانی دەرەوەی یەکێتیش کۆ بکاتەوە لە خۆیە و ئەوێ بە پارتیش بڵێ کە ئێمە ئەمانەی شوێنت بگرینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقیشە ئایا پارتی مەسەلەن چەند ئاسانە ینی یەکێتی هەڵی مژێ و بێخوا و شوێنی بگرێتەوە ئەمە مەوزوعێکی ترە و ڕەنگە قسەی زۆرتر هەڵبگرێ بەڵام پێچێ ئەوەش یانی کە پێشوازی لە ئامۆزاکەیەکات ئامۆزای بارزانی جۆرێکە لە کاردانەوە بەرامبەر بە پارتی و هەمان پەیامی لە پشتەوەی بووی سوپاس دەکەم دکتۆر عوسمان بێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە بڵین دەرنەچوونی دکتۆر بەرهەم و چی ڕوودەدا دوای ئەوە لە دۆ هەرێم بێ لە ناو یەکێتی نیشتیمانی بە هیچ کاریگەرێکی دەبێت و ینی ئەوەی کە دەرنەچوونیشی پلانێک بوو یاخود بڵێن هەر شتێکی ئاسایی بوو کە ئەمڕۆوی کرد لە پەرلەمانی عێراق ڕوویدا خۆی دەرنەچوونی دکتۆر بەرهەم ڕاهەندێکی ترشی هەتاکو سە باسمان نەکرد ئەو ڕاهەندەش ئەوەیە ئێستا لە ناو سەرکردایەتی یەکێتی جی لە بەتەمەنەکەی باوا بڵین جی لە بە ئەزمونونەکەیان زۆر بە واقعیانە لە نەتیجەی ئەزمموی خۆیان و ئەزمموی مامجلال گەشتنەتە ئەو قەنەعەتە تەحەدای پارتی و بە تەحەدای کاک مەسعود بارزانی سیاسەتێکی هەڵەیە و نە لە بەرژەوەندی یەکێتیە بێ نە لە بەرژەوەندی کوردە بێ لەبەرەوە دکتۆر لەتیف ڕەشید تا ڕادەیەک بەرجەستەی ئەو خەتاکە طبعا دکتۆر ڕەشید تەنها کەسێک نییە لە ناو یەکێتی جەنابتان باشە زانن چەندەها سەرکردەی ترەیە لە یەکێتی کە با بڵێنەوانی کە بە تەمەن و بە ئەزمونن ئێستا زیاتر نێزگن لە پارتی اینجا ئەماش ئەم ڕەهەندەش ئەبێ بیخوێنینەوە بەڵام ئەوەی کاک
با بڵێن لاهور و کاک باڤێڵ ئەیانەویست بیکەن ئەو شتە حەداکردنی پارتی بە شێوەیەکی بێسنوور حەچووکە ئەوان وایەن ئەزانی ئەگەر بێت تەحەدای عایلەی بارزانی بکەیت تەحەدای پارتی بکەیت جەماوەری یەکێتی نێزگە بێنێتەوە بەڵام کە نێزک بوو بێتەوە چی ترت پێ ئەکرێت یعنی پارتی ئەمڕۆ جگەلەوەی سەرکەوتنێکی زۆر هەیە قیاسن بە یەکێتی هەروەکو دکتۆر جەلال ئاماژەی پێی کرد بەڵام لە هەمان کاتشە پەیوەندێکی دەرەکی و بە قۆتیان هەیە و ئەزمموی حەزبەکە زیاتر منەظەمترە بەقووەترە لە هەموو بوارەکانەوە لەبەرەوە ئەو ئەزممونەی لاهور بەڕاستی ئەزممونێکی شکستێنە اینجا با بگەڕێنەوە سەر پرسیاری جەنابەت طبعا هیچ گومانی تیان نییە مام جەلال لە کاتی خۆیدا دکتۆر بەرهەم سەڕەحی دانا بە جێگرەوەی خۆی وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی لەناو یەکێتیدا هەم لەناو با بڵێن کادرەکانی یەکێتیدا و لەناو خەتە عەسکەرێکی یەکێتیدا چەند کەسێک هەیە نێزگن لە بەرهەم بەڵام من وای بینم مەترسیەک گەڕانەوەی بەرهەم مەترسیەکی وا زۆر هەڵق ناکا لەناو یەکێتیدا بەڵام ئەو واقع بێنەوە ئەمڕۆ باڤێڵ بەو شێوەی کە ئیدارەی یەکێتیەکە تا ڕادێک سەرکەوتووە کە دەنگی ناڕەزایەکانی ناو یەکێتی کۆبکاتەوە و بەرهەم لە ئەزمموی لە بەغدا بەداخەوە شتێکی وای پێشکەش نە بە کورد کرد و نەش بە یەکێتی کرد لەبەرەوە ئەو بەرهەمەی کەوا ئێمە هەمومان ئاگادارین لە وەختیاوتی گەڕانەوەی من بۆ ناو یەکێتی یان من کاوە حزبەی هاوپەیمانیدا نابوو وتی ئەو پڕی بێ حورمەتیە من ئەو کەسە نیم کە ئەوەی کرد بەڕاستی لە مصداقیەتی بەرهەم کەوت بەرهەم دکتۆر بەرهەمی ئەمڕۆ ئەو دکتۆر بەرهەمە نییە مام جەلال هیوای پێبوو لە هەمان کاتشە هەروەکو ئەمڕۆ کاک باڤێڵ وتی لەتیف ڕەشیدش هەر ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بووە و ئەزممونێکی زۆرشی هەیە لە بەغدا وەکو وەزیر وەکو ڕاوێژکار یعنی باوا بڵێن نا لەتیف ڕەشید محاولەکە تەحەدای باڤێڵ بکە لە مەودووە نەش باڤێڵ تەحەدای با بڵێن دکتۆر ڕەشیدەکە من وای بینم لەو بوارەوە گەشت بینم کە دکتۆر لەتیف ڕەشید زۆر نێزگە لە کاک مەسعود ئەتوانێت ببێتە پاکتەرێک بۆ نێزکبوونەوەی پارتی و یەکێتی بۆ ئەجندەکانی با بڵێن بۆ ئەو شتانی کە ئەیانەوێ مافەکانی کورد لە بەغدا بەڵام مامۆستا حەکیم ئێمە باسی ئەوە بکەین ئێمە لەم سەرکەوتنەی لەتیف ڕەشید یان ئەم تەحالوفەی ئیدارەی دەولە چی بۆ کورد دەبێت ئەمە بەڕاستی ئەمە زۆر گرنگە لەتیف ڕەشید چی پێکرێ بەڵێ ئیرادە لە کەسری بەکە بە عەرەبیە لێن لە کەسری ئیرادات کاک مەسعود بردەوە بەڵام چی تایە بۆ کورد من ئەوە ئەبینم هەروەکو تۆزی پێشستا ئاماژەم کرد کاک مەسعود لەگەڵ شیع سوودانی و لەگەڵ مالکی و لەگەڵ حەلبوسی اتفاقیان کردووە بە 6 خاڵەکان ئەگەر بێت ئەم حکوومەتەی شیع سوودانی سەرکەوێت ئەو خاڵانە یەکەم مەسلەی قانونی یاسای نەوت و غاز دوم تەطبیع مادەی 140 دەستپێکردن بە جێبەجێکردنی سێم یەکێک لەوانەی کەوا بۆ تەطبیع دوولی وای پێشمەرگە و سوپای عێراقی تازە هەبێت لە کەرکووک ئەم شتانە و یعنی چەند شتێکێ بە نسبەتی بودجەی کوردستان من وای بینم شیع سوودانی من مقابلەیەکم بینی ئەڵێ من هیچ وعدێکم نەداوە بە کاک مەسعود ئەڵێ وتومە مەسەلە ئەو شتانی ئەو کێشانەی لە بینی بەغدا و هەرێمە ئێمە لە ئیطاری دەستوری عێراق جێبەجێکەین ئێمالێکیش و عەبادیش
کە داباغی نرد بۆ کوردستان کەشتێکی زۆر نادەستوریە چکە لە دەستوری عێراق بە هیچ زۆرێک هیچ ڕئیسێک حەقی نییە جێش بەکاربێنێ بۆ مەسەلەیەکی سیاسی. مالکیش هەروایە وت، عەبادیش هەروایە وت، ئەو دێمە دەستور جێبەجێکەین. دوایی بە نسبەتی هەرچەندە ئەڵێن لەم پەیماننامەی کەوا لە بینی کاک مەسعود و شیع سوودانی ئیتار و هەڵبوسی بووە، ئەلێن 6 مانگدان نراوە بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانە. بەڵام من ئەبینم لە دوای 6 مانگ ئیتاری تەنسیقی زۆر بەهێزە بێ لە بەغدا، ئەگەر بێت سەدر و باڵێن تەرەفی تشرینیەکان کە دایان ناوە 25 مانگی ئەم مانگە مظاهرەیەکی زۆر گەورە بکەن، ئەگەر بێت ئەمە سەر نەکەوێت ئیتاری تەنسیقی شیع سوودانی حکوومەت تشکیل سەرکەوتوو بێ، بەڕەئی من سەرکردایەتی کورد ئەو کاتە زۆرەیان بردە سەر بۆ کەسری ئیرادات بەرنامەجێکی هاوبەشیان بدایە دەربارەی ڕەمانات و ڕەماناتێکی دووەلی بۆ ئەو شتانەی کورد، مەتەلەن بە نسبەتی مادەی 140 بە نسبەتی ئەوەی با بڵێن یاسای نەوت و غاز، ئەمانە ئەبێ بە ڕەماناتێک بووایە، بەداخڵ ڕەماناتەکەش ئەبێ دووەلی بووایە، ئەوەیان نەکرد. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاک دکتۆر جەلال سەبارەت بە ئەو ناکۆکی لەسەر سەرۆک کۆمار هەبوو دوایەوەی کە ئێستای گلابەوە ئەی لەسەر وەزارەتەکان کە 22 وەزارەتە پێشبینی دەکرێت 3 بۆ 4 وەزارەت پشتی کورد بێ، لەسەرەوە کێشە دروست دەبێت و یاخود ڕێکەوتنەکە دەکرێت ئەوەندەی گرفتۆک و سەرۆک کۆمارەکە دروست نابێت؟ پێم وانە ئەو شتانە زۆر کێشەی ئەساسی بن لە بینی پارتی وێکێتیە. عادەتەن ڕەنگە وەزارەیەکی سیادی بەر پارتیەکەوێ و عادەتەن هەرخۆشی هەڵێگرێتەوە وەزارەتە سیادی. ما باقی وەزارەتەکان زۆر گرنگ نین. مەسەڵەن دکتۆر ڕەشید دکتۆر لەتیف ڕەشید خۆی وەزیری سەرچاوە ئاوەکانی عێراق بۆ لە کاتێکە با بڵێنە وەزارەتە بە وەزارەتێکی زۆر گرنگداناندرێ لە عێراقا، ینی ئەگەر بێت تەنانەت دێکێتی پۆستیش وەرگرێ لەوێ، چونکە بەشێک لە وەزارەتی دادی لایە، کارەباشی لایە بە وەکالەت، پارتی دەرەوەی لایە، ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی لایە. یعنی خۆی وەزارەتی خارجی و وەزارەتی مالیە لەگەڵ وەزارەتی دیفاع لە وەزارەتە ئاساسیەکانن، وەک چۆن بۆ نمونە محاسەسەی لە عێراقا هەیە سەرۆکایەتەکانی گرتوتەوە، ناو وەزارەتەکانیش بۆ شێوەیەدا بەشکراوە کە هەر وەزارەتێکی سیادی بۆ یەکێک لە پێکهاتەکان بێ بە کۆی ئەمری واقع و بەپێی ئەو کورسیانی کە پارتی هێناوێتی و بەپێی ئەوەی کە ئێستا سەرۆک کۆمار لایەکێتیە تاکیدێکێتی ناتوانێت داوای پۆستی سیادی بکە، ڕەنگە وەزارەتێک وەربگرێت بە حکومەوەی کە با بڵێن دوایەکێتی پارتینەوەی نوێ کوتلەی گەورن تا ئێستا بڕیارە نەیەوە کە بچنە ناو حکومەتەوە و پێم وایە بڕیاریشیان نابێت لەوەڵەوە کە هەر نەچنە ناو حکومەتەوە بەڵکو وەک حیزبی معارەزە بمێنێت، چونکە قووەتی نەوەی نوێ لەوەیە کە بە معارەزەی بمێنێتەوە بە نۆ کورسیەوە. ینی بە کۆی گشتەکە یەکێتی ڕەنگە خلافێکی بەسیط دەوێت دروست بێت لەسەر کۆی وەزارەتەکان، بەڵام لێرەوە دڵنیایە لەوەی کە ئەگەر 4 پۆستیش بێتە سەورەکەم تەنها پۆستێکیان بۆ یەکێتی بە حکومی سەرۆک کۆماری بردووە. بەس وەکو وەزارەتی پێدوایان جار وەزارەتی دەرەوە بە پارتی بدەنەوە یاخود وەزارەتی دارایی، چونکە جارێک لە نێو جارێک وەزارەتی دارایی بۆ جارێک دەرەوە بۆ نمونە. ڕاستە ئەوەش تەسەورەکەم کێشەی گەورەی لەسەر دروست بێ، بەڵام پارتی بۆی دەرکەوتووە کە زیاتر ئەگەر بێت و وەزارەتی مالیە وەرگێت و وەزیرێکی باشی هەبێ لەوێ ڕەنگە لەوێ قازان، چکە بە حکومەوەی کە تۆ ساڵانە کێشەی بودجەت نامێنێ، ینی وەختی خۆی کە دکتۆر فازل لەوێ بۆ ینی بریکاری وەزارەت بۆ، بەڵام زۆر کەس ینی شایەتیەوەی بۆیاوە کە بڵێن پارتی بۆ، بەڵام کەسێکی تەکنۆکرات بۆ لەوێ توانیوێتی بەشێکی زۆر لەو کێشانەی ناو بودجە پێشەوەی بچێتە پەرلەمان و پێشەوەی دەنگی بۆ بدرێت بەشێک لەو کێشانە چارەسەر بکرێت. ینی بوونی کەسێک کە تەکنۆکرات بێ، بوونی کەسێک کە بە فعلی شارەزا بێ لە قوانینی بودجە و تعلیماتی بودجە و مالی و قانونی مالی حتمما بۆ ئێستای کورد گرنگە. کورد ڕەنگە بتوانێت تەمسیلی خۆی بکات لە دەرەوە، چکە بە پێی دەستوری عێراقی ئەکرێ لە هەر قۆنسۆڵیەتێکە و لە هەر بابلین سەفارەتەکان نوێنەری هەرێمەکانیش هەبن. لێرە تۆ گەر وەزیری خارجی لای تۆ بێیان ناتوانێم نوێنەراتیانەت هەبێ بەدەر لەوەی کە حکوومەتی هەرێم بۆ خۆی وەکیانێک نوێنەراتی هەیە لە دەرەوەی وڵات، بۆیە وەزارەتی خارجی ڕەنگە گرنگ بێت، بەس ئەو گرنگیەی نەبێت کە وەزارەتی مالیە هەیە بەزێتر بۆ مەسە حیزبی کەش بەکارێنەوە وەزارەتی خارجی بێ حتمما ینی تۆ گەر بیر لە
ینی ئێمە بەڕاستی حیزبەکان نوێنەرایەتی خۆیانەکەن لەوێ و ئەجەندای خۆیان پێشەخەنەوە بەڵام لە ڕوئیای خۆیانە پێیان وایە کە ئەمە خزمەتە بە کورد بەڵام لە ڕاستیە بەشێکی زۆری و پۆستانە بە خەڵکانی خۆیان پڕەکەنەوە و لەوێش دابشکردنی پۆستەکان لە بین ئەم حیزبانەیە کە لێرە کورسی زۆریان هەیە بۆ ئەگەر ببینی لە سەفاراتە و لە ملحەقەکانە کە هەیە بەشێکی زۆریان حیزبین ینی کەسی سەربەخۆی تیانە باش بەزۆکو کارنامەوەی کە دکتۆریش باسی کە تەندێک وعد بەلایەنە کوردیەکان درابێ لە مەسلەی نەوتە مادەی ١ لە پشکی هەرێمە پێ دوای جێبەجێ دەکرێن یاخۆ تەر وەکو مەرەکەبی سەرکاغاز وەکو ساڵانی پێشووتر دەمێنێتەوە ئەم شتانە زەمان نین لە عێراقا ینی زەمان بە ئیمزانیە زەمان ینی ماوەیەک لە 2010 لایەنەسیەکان سیاسەکانی عێراق کۆبوونەوە شتێکیان دەرکرد ناوێ ناو وەسیقەی شەرەف یعنی کە مەسلەی شەرەف لە عورفی عەشایری عێراقی شتێکی زۆر قورسە یعنی تۆ کە التزام من وڵاتی دومی مالیکی لە هەولێر بەڵێ یعنی کە تۆ وەسیقەی شەرەفت دەرکرد و چەند خاڵەکەت ئیمزا کرد ومانە مانای وایە بۆ کەلتوری عێراقی لە کەلتوری عێراقیە شەرکاندنی شەرەف کوشتنی بە دواوەیە یعنی شتێکە زۆر قورسە کەسیش التزامی پێوە نەکرد یعنی تەنانەت وەسیقەی شەرەفیش هیچ شەرەفێکیان بە وەسیقەی شەرەفیش نەیاوە ئەوەی کە ئەکرێت ینی چەندێک با بڵێن کورد وەکو خۆی ئەتوانێت کاریگەری دروست کە ئەمە زۆر گرنگە ئەجینا با بڵێن پشتبەستن بەوەی کە لە وەرەقەیەکات چی نووسراوە چی ئیمزا کراوە چی ئەوترێ ئەمە خلافە گەورەکەیە تەنانەت دەگەر التزامیش بکە ئەو مادانە زۆر قورسن ینی مەسەلەن ئەگەر التزام بە تەطبیق ئەو بکە وەکو دکتۆر باسی کرد کە ئاساییکردنەوەی وەزعی کەرکووکە ئەم هێشتا لازال ئێمە لە قۆناغی یەکەمان کە کەسێ قۆناغە مادە کەسێ قۆناغە مادەی یەکەم وەکو ئەوانەی کە لە مادەی ١ کردووە و ماوەیەکش لەمە پێش چاپێکوتنمان لەگەڵ دانێکیان کردووە کاڵێ تا ئێستا لە سایات 22-23 ئەو پەڕەکەی جێبەجێ کرابێ لە قۆناغی یەکەم لە قۆناغی یەکەم 2007 مادەکە جێبەجێ کراوە بەڵێ لە کاتێکە کە تۆ ئامارت هەیە لە قۆناغی دووهەما کە ئامارەوە حساسە چارەنووسی کەرکووک یەکلاییە کاتەوە پێشەوەی ڕێفراندۆمیش بکرێ ئەمە شتێکی زۆر سیاسی و ینی حساسە هەستڵن هەر ناکرێ ئەکرێ قسەی زیاتری لەسەرەوە دێمە وڵات دواتر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕۆیەک و دەینە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گێگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گێگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. نهێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەر تامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر عوسمان بەوە چوونی بەڕێز وتت ئەمڕۆ لە مەسەلەی سەرۆک کۆمار کورد هیچی دەست نەکەوت ئەی لە مەسەلەی پێکەنانی حکوومەت چی دەست دەکەی یاخود ئەو لەمپەر و بربەستانە چین کە محەممەد شیع سوودانی کە ئەمڕۆ ڕاست پێرداوە 30 ڕۆژی لە بەردەمدا بۆ پێکەنانی حکوومەتەکەی لەمپەرەکان چین لە بەردەمیدا. یعنی هەروەکو وتم مامۆستا حەکیم ضەمانات نییە لە بەرنامەزەکەی شیع سوودانی با فەرز بکەین ئەو سیناریۆیەکەوە ئەتوانێت تەشکیلی حکوومەتەکە بکە. طبعا چەند هەر وەکو جاران چەند منسەبێکە دەنە کورد بەڵام ئەو منسەبانەی کەوا ئەدرێتە کورد طبعا کورد داوای ئەوەی کردووە
لە هەر دەوڵەتێکی فیدرالی مەجلیسی ئیتحادی هەبێ ئەمە ئەگەر جێبەجێ بکرێت وەکو ئیطار ئەو وعدەیان داوە ئەمە دەستکەوتە بێ بۆ کورد هەرچەندە من وەکو تۆزێ پێشی سەش ئاماژەم پێ کرد ئەمە بەداخەوە ئیطاری تەنسیقی ئەو ئەجندەیان نییە یان ئەو بۆچوونیان نییە یعنی خۆی ئەو ئەطرافانەی لەناو ئیطاری تەنسیقیە با زۆر بە واقعیانە دەگەڵیان تا ئیمانیان بە دیموکراتیت نییە ئیمانیان بە لامەرکزیت نییە ئەو ئەطرافانەی لەناو ئیطاری تەنسیقین هەر وەکو بلاسخار چەند جارێ باسی کردووە بە دیبلۆماسیەتی سەواریخ لەگەڵ نەیارەکانیان تاکە اینجا ئایا ئەو نارانیان خودی شیعە بێت لەگەڵیان یان کورد لەبەرەوە من گەشتبین نیم ئەمان ئەو بەڵێنانەی دایەنەتە کورد جێبەجێ بکەن ئەمە با بڵێن ئەگەر بێت ئەو سیناریۆیەی کەوا سەرکەوتو بەڵام ئەگەڕێمەوە بۆ وڵامی پرسیارەکەی جەنابەت ئایا ئەو بەرهەڵستانە چییە یعنی زۆر شتە یەکەم سەدر باش ئەزانێت تاریخی مالکی و ئەو جەماعەتەی قەیس خەزالیوانی لەگەڵ ئەزانێت مەسەلەی خوێن هەیە لە بینیان مەسەلەی شکانی یەسقان هەیە لە بینیانە ئەگەر ئەو ئیجراعاتانەی کازمی کردێتی لە وەختیە لە عسکەر لە ئەمن لە زۆر شت ئەوانە ئیطاری تەنسیقی بە زووترین کات ئەو شتانە لا ئەدا جێگای خۆی بەهێزەکە محاولا کات لە سەدرەکان بدا لەبەرەوە سەدرەکان ئەم حقیقەتە ئەزانن سەدرەکان مشکلیان لەگەڵ کێشەی سەرۆک کۆمار نەبوو کێشیان لەسەر ئەوەی بوو کە پێشوەخت وتیان شیع سوودانی پیاوی مالیکیە سێبەری ئەوە لەبەرەوە قبول نییە لای ئێمە وە ئیطاری تەنسیقی هیچ ئەو فاکتەرەی نەخستە پێشچاو ینی وەکو بڵێ ئەوەی نەکرد اینجا ئایا سەدر وستە بێ ئەمە یەک دوای ئەو مۆدێلەی حکومی ئەوان کە کردیانە لە 2003 ئەتاکو 2010 مۆدێلێکی وە کووتمان شکستێ ناوەە ئایا ئەمڕۆ لە عێراقدا مۆدێلێکەیە ئەوش مۆدێلی ڕەفڵ حرەکەی ڕەفڵ ئەو حرەکەی ڕەفڵ جاران تشرینەکان بوو بەڵام ئێستا چەند تەرەفێکی ترش دەرچوونە ئەمانش بەشێکن لەوانەی با بڵێن ناڕازیەکانی ناو عێراق این جارە لە 25 مانگ تەسەورەکەم مظاهرەیەکی ملیۆنی هەبێت ئەمە ئەو مظاهرەیە تەنها ئەجندەی ئەوە بێ شکستێنان بە مەشروعی با بڵێن ئیطاری تەنسیقی و شیع سوودانی ئەمە یەک شتێکی ترشەیە ئەمەش با بڵێن ڕەهەندێکی ئەقلیمی و دەولی هەیە ئەوش ئەوەیە ئەمڕۆ عێراق لە ئەیویست پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی عەرەبی و وڵاتانی غەیری عەرەبی باش بکاتەوە و چەند هەنگاوێکی باشی کرد کازمی ئەمە لە ئەجندەی ئیطاری تەنسیقی ئیطاری تەنسیقی عێراق بە محوەری مقاومەدانە محوەری مقاومە وەکو ئێمە ئەزانین یعنی ئەوانن کەوا ئەبێت دژمنی غەرب ببین دژمنی ئەو تەحالوفاتانە بین کە ئەمریکا تایەتی لەبەرەوە ئەمەش یعنی بەڕاستی ڕەهەندێکە نابێ لە پێش وەکوڵی تەجاولیکەین حقیقەتێک شێ ئەمڕۆ دانیشتوان دەربارەی پرۆگرامی ئۆتۆمی ئێران گەیشتە بنبەست ئەو بنبەستە چییە هەر 5 ڕۆژ بەلێ ئێستا ئێران بە شێوەیەکی ڕسمی بەڵێن وتێکی وتی بە زۆر بە سەراحەت وتی یعنی ئێمە گەشتینە قۆناغی کۆتایی لە دامەزراندنی بڵێم لە پێکهێنانی قومبەلەی نەوەوی ئەمریکا بەوە زۆر ناڕەحەتە اینجا لەبەرەوە پێی ئەچێ ئیدارەی بایدن جۆ بایدن فشارەکانی لەسەر ئێران زیاد بکە کە ئەو فشارانە زیاد بوو وەزعی عێراق بەرەو تێکچوونە ڕوە شتێکی ترشەیە ئەوش ئەوەیە ئەمە 2 هەفتەیە لە ئۆکرانیا ئەمریکا زۆر ناڕازیە چونکە ئێران چەکی داوەتە رووسیا ئێران بەس هەفتەی ڕابردوو عەقدێکی کرد 1500
درۆنی ئێرانی بداتە بێ لە ڕۆسیە کە ئەوش هاوپەیمانی پۆتینە لەبەرەوە ئەم وەسعە دەولیە کە بەرەو زۆر بەرەو با بڵێن باشی ناڕوە وەزعەکەت بەرەو تەقینەوە بەرەو گرژێڕوە لەبەرەوە ئەمانە هەمووی تەسیرێ بێ لە شەقامی عێراقی ئێمە ئەزانین تەنها دەمانێک کە سەقامگیریە بێنە ناو عێراقا ئەبێ ئەوە بێ ئێران و با بڵێن ئەمریکا ڕازی بن بۆ سەقامگیرە سوپاس دەکەم وەزعی دووەلی بەرەو ئەوە ناڕ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر جەلال سەبارەت بە کورد لەم کابینەیە و محەممەد شا سوودانی بەربەسی بۆ دروست دەبێت یاخۆ وڵایانێک کە بەربەسی بۆ دروست دەکەن تەنها سەدرەکان ئێستا جۆرێک لە بێدەنگیان هەڵبژاردبووە پێدوای بەربەسی بۆ دروستکەن بەتاکید سەدرەکان بێدەنگ نابن کارێکی ئاسان نییە هیچ داواکارێکی سەدر جێبەجێ نەکرێت یعنی پێم وایە ئەگەر حکوومەتەکەشی سەلامەت بێ و سەرکەوتوو بێت تەمەنی زۆر درێژ نابێت باش بەس سەرسەرەوەی دەڵێن لە کێکێکە بەشی بدەن و بێدەنگی بکەن و زۆر زەحمەت لە کابینەکە نەک بڵێنە کێسە لە پەرلەمان کشاوە ڕاستە یعنی سەدر پێم وانە وەکو کەسایەتی خۆی لەو جۆرە کەسایەتیانە بێکە بە شتێکی کەم ڕازی بێ ئەگەر بە شتێکی کەم ڕازی بواە لە پەرلەمان ناهاتە دەرەوە و مەترسی بەو هەموو هەفتە و سێ کورسیە ناکرد کە هێنابووی پێم وایە سەدر زۆر بە ئاسانیە توانێت کە بارەکە لە هەموو کەسێک تێک بە وە تەسەوری ئەوەژەکەم کە نەهێڵێ ئەم کابینەی محەممەد شیع سوودانی بەسەرکەوتووی بەڕێ بکرێ لەبیرمان نەچێ داواکاریە هەرە ئاسانە و سادەکەی سەدرەوە بووکە محەممەد شیع سوودانی تەکلیف نەکرێ و لەوەشەوە کۆی چوونە ناو پەرلەمان و دەستگرتن بەسەر پەرلەمان ومانایە دەستی پێکرد ئێستا نەک ئەوەی داواکاریە گەورەکەی کە بریتی بوو لە هەڵوەشانەوەی پەرلەمان و انتخاباتێکی نوێ ئەنجام بدرێت تەنانەت داواکاریە سادەکەشی کە بریتی بوو لە کە تەکلیف نەکردنی محەممەد شیع سوودانی بە ئاسانی تەکلیف کرا ئەمە من تەسەور ناکەم زۆر بە ئاسانی بەڕێ بکرێ سەدر لەمەیە قسەی خۆیە بێت ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتووە مووقیفەکانی بە جۆرێک بێکە نەک تەنانەت ئەم کابینەیە نەهێڵێت دروست بێ بەڵکو لەوانەیە پەرلەمانیش ناچار بکە بەوەی کە هەڵوەشێتەوە و جارێکی تر انتخاباتێکی تازە ئەنجام بدرێت لە ماوەی سی ڕۆژە قورسەکە کە سی ڕۆژی لە بەردەستدایە پێک بێنرێت کابینەکەی محەممەد شا سوودانی خۆی خوێندنەوە بۆ باری عراق لە بەرەوەی کە عراق بەردەوام لە گۆڕانکاری زۆر گەورەیە و ئەو هێزانی کە لە دەرەوەی حکوومەتن هێزی کاریگەرن وەکو هێزی سەدر خوێندنەوە بۆی تا ڕادەیەکی زۆر ئاسان نیە بەڵام بەو معتەیات و متەغەیرانی کە لەبەر دەستمانایەوەیە کە سەدر زۆر ئاسان بێدەنگ نابێ ئەگەر هەنگاوی یەکەمیەوە بێ کە نەهێڵە کابینەکەی محەممەد شیع سوودانی سەرکەوێ هەنگاوەکانی دواتری ڕەنگاوە بێ کە جۆرێک لە ئەگەر تەنانەت حکوومەتەکەشی دروستکە ڕەنگە تەمەنی درێژ نەبێ و ئەگەر تەمەنیشی درێژ بێت لە حاڵەتەکە نالە حکوومەتێکی چالاک بێ ینی زۆر بە ئاسایی ناهەڵە ئیشکە لە ئێستاوە خۆی ئامادە کردو بۆ انتخاباتی داهاتوو ڕەنگە انتخاباتی داهاتوو ئەگەر انتخاباتێکی مبەکر بێ وەکووترێ ڕەنگە لە ساڵی داهاتوو ئەنجام بدرێ ئەبێت چاوەڕێ بکەین لە عێراقیشە گۆڕانکارەکان وان بە پێی ڕۆژ ئەگۆڕێن بەڵام وا تەسەورەکەم کە سەدر قەلەقی گەورە دروستکا بۆم حکوومەتە باش بەزوەکو هەڵبژاردننی سەر و کۆمارکەم ڕۆبەڕێوە چوو بەباری باشە کاریگەری دەبێت لەسەر کوردستان پەیوەندەکانی پارتی ویکێتی لەسەر هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان سەری دارەدانی حکوومەت تێرەم یاخود بە خراپە بەکامیە خۆی لە ڕاستی ئەویش فرەرە هەندە یان یەکەوێتە سەرەوەی کە ئەوە سەر و کۆمار ئەتوانێت چی بکات ینی تا ئێستا سەر و کۆمارەکان ڕەنگە لە ئەدایانە جیاواز ببوون بەشێک لە جیاوازی ئەدا بۆ نموناکەوێت ئەوەی کە بۆ نمونە ئەدای مام جەلال بەردەوام وتراوە ئەدایەک بۆ لەسەر و دەسەڵاتەکانی سەر و کۆمارەوە بووە چونکە خۆی کەسایەتێک بۆ کاریگەر بووە و هەموو ئەوانەی کە لە ناو ساحەی سیاسیا بوون لە هێزە شیعەکان و سونیەکان ڕۆژێک بۆ لە بەردەمیان دانیشتون و ڕەنگە جۆرێک لە کاریگەری و هەژمونی بەسەریانەوە هەبوو بێ ڕەنگە تەمەن لە دوای ئەو دکتۆر فواد ماسووم بە جۆرێکی کەسایەتی هەیە من لەسەر خۆ کە ڕەنگە بۆ سیاسەتی ئەمڕۆی عێراق نەشێ بۆیە ئایا چەندێک مەسەلەن دکتۆر دەتەی ڕەشید خۆی کاریگەرە بێ بەشێکی پەیوەندی بە هێزی بە ڕێکەوتنی نێوان پارتی وێکێتیەوە یەکە وەکو کاندیدێکی هاوبەش هاتبێ ڕەنگە بتوانێت تا ڕادێک بەهێز بێ بەس بەهێزبوون لە عێراق پەیوەندی بە کەسایەتی خۆشیەوە هەیە ئەبێ کەسایەتێک بێ بجوڵێ بەندە دەستوریەکان زۆر جوانتر لەوە بخوێنێتەوە کە تەسەوریەکە بتوانێت شتێک بکە کە ئێستا من هەر لێرە لای خۆم لیستێکم داناوە بەو دەسەڵاتانەی کە
ئەکرێ سەرۆک کۆمار هەیبێ ینی دەسەڵات بڵێ دەسەڵاتەکانی لە مادەی هەفتاوسەیە دەسەڵاتەکانی زۆر کورت کراوەتەوە جا زۆر کەسیش کای خوێنێتەوە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار بزەبت لە مادەی هەفتاوسەیە بەتەنیایی خوێنێتەوە مادەی هەفتاوسێ دەسەڵاتەکانی نەک تەشریف زۆر تەشریفیە ینی زۆر جار بۆ نمونە بۆی هەیە عفوێک دەرکە بەمەرجی عفوەکە سەرۆک وەزیران دەری کردبێ ئەم بلەسەری ڕازی بێ ینی مەرجەکەی ئەوەیە سەرۆک کۆماریان بەستۆتەوە بە سەرۆک وەزیران و لە شوێنەکەی بەستنەوە بە پەرلەمانەوە مسادقەیەک بۆ نمونە مسادقەی قوانین ئەگەر 15 ڕۆژ نیکە قانونەکە خۆی مسەدق ینی وایان لێ کردو پەڕ و باڵیان کردووە لە هەموو لایەکەوە کردویانە بەڵام لە ڕاستی ئەگەر قوڵتر بیخوێنیتەوە لە زۆر شوێنە لە دەستوری عێراقی لە 10 مادە بەدەر لە مادەی 73 لە 9 مادەی ترا زۆر شت وتراوە دەربارەی دەسەڵاتەکانی سەرۆک بەمەرجێ سەرۆک خۆی ئەو جۆرە کاریزما و جوڵەیی هەبێت کە بتوانێت کۆی ئەم مادانە تەطبیق بکات بۆ نمونە ینی مەسەلەن من لێرە لە مادەی بۆ نمونە مادەی 58 سەرۆک بۆی هەیە لە مادەی 58 بەرگەیەکی سەرۆک کۆمار دەتوانێت بانگشتی پەرلەمان بکرا بۆ دانیشتێکی ئاسایی نەئاسایی ینی تۆ قەزیەت هەیە لە ویابیکەی بە قەزی گەورەترت هەیە زۆر بە ئاسانی لەگەڵ یەک داواکاری سەرۆک کۆمارە ئەبیان پەرلەمانە دابنیشێت ئەمە زۆر گرنگە بۆ قەزەی کوردی لە زۆر مەوزوعەوە بۆ نمونە پێشکەشکردنی پرۆژە یاسا پرۆژە یاسایە کە مثلەن مەجلیسی ئیتحاد پێشکەشەکرێ ئەتوانێت زەختێکی زۆر لەسەر ئەمە بکە بۆ نمونە مادەکان زۆرن بە نمونە مادەی 66 کە باسی سەرۆک کۆمار خۆیەکە ئەلە ڕەمزی یەک پارچەیی وڵاتە و ڕەمزی سیادەی دەوڵەتە و ئیلتیزام بە دەستورەوە لەسەر شانی ئەوە یعنی هەر لایەن ئەمە ئەلێرە ئەتوانێت لەبەرەوەی لاسیکین ئەم جۆرە ئەمە دەست ینی ئەم مادەی دەستور زۆر لاسیکیە ئەتوانێت زۆر پێڕاکێشێ لێرەیە یعنی هەر بۆ نمونە مەسلەی ئیلتیزام بە دەستورەوە ئەتوانێت بیکا بە ئەمرێکی واقع هەر لایەنێکی سیاسی ئیلتیزام بە دەستورەوە نەکە ئەم دەسەڵاتێکی وای هەبێت کە بتوانێت ئەو لایەنە ئیلزام کە بە دەستورە چکە کێشەی ئێمە ئەگەر گوێ لە ڕیکۆردەکانی بۆ نمونە بارزانی بگری لە کاتی ڕێفراندۆمان گوێ لە ڕیکۆردەکانی هەندێک لە سەرکردەکانی تر بگری لە پارتی و لە یەکێتی و لە ئەحزابی تر خاڵی سەرەکیانەوەی کە ئیلتیزام بە دەستورە و لە عێراق ناکرێت لە کاتێکا ئەو کەسەی کە ئەبێ ئیلتیزام بە دەستورەوە لە ناو بەپێی دەستوری عێراقی ئیلتیزام بە دەستورەوە جێبەجێ بکات و ببێ بە پارێزەری ئەو دەستورە سەرۆک کۆمارە ئەی بۆ سەرۆک کۆمار ناجوڵێ لەمەیە بۆ وەسایلی تر ناگرێتە بەر بۆ ناتوانێت کە لە ڕێی هەندێک وەسیلەی تایبەتی خۆیەوە ئەم پرسەیەک لای بکات. سپاس دەکەم دکتۆر بێمە لای بەڕێز دکتۆر عوسمان سێخولەکێکمان ماوە بە کورتی بێ پێ دوایەوەی کە بۆ نمونە سەرۆک کۆمارێک لا کراوە کارگەلی سەردۆخی ناخۆی کوردستان دەبێت چی دەبێت ئەگەر ئێستا تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە هەڵبژاردن دوا کراوە دەکرێت هەڵبژاردنەکە پێش بکەوێت وە لە ئیدارەدانی حکوومەت یاریێم و پێویست بە پەیوەندەکانی پارتی و یەکێتی چی دەبێت سوپاس دەکەین ئەگەر شتێکت ماوێ بەڵێ وەڵاهی ئەوەی من ئەیبینم هەر وەکو تۆزێ پێش ئێستا مامۆستا حەکیم ئاماژەم پێی کرد بوونی کاک لەطیف ڕەشید ئێستا وەکو باڵێن کاندیدی هاوبەشی یەکێتیشە چکە یەکێتیش لەمە تازە ئێقراریان پێ کرد ئەترافیان پێی کرد کاک لەطیف ئەتوانێت ڕۆڵێکی باشتری هەبێت و ئەو شتانەی کە سەرەکیە دەشتە استراتیجیەکان هەروەکو مامۆستا دکتۆر جەلال ئاماژەی پێ کرد پارتی یەکێتی لەوەدا جیاوازیان نییە بەداخەوە ئەڵێم ئەو شتانەی کەوا پارتی و یەکێتی کەوا زۆر ئەبێت تەرکیزیان بکردایە لە 2007 تا ئەوە بوو بەرژەوەندی کورد لە بەغدا ئەجندەکانی کورد لە بەغدا ئەم هەڵبژاردنەش هەر وەکو هەڵبژاردنەکان کرد هەر وەکو مەسەلەکانی کرد هەر لە بەرژەوەندی ئەو دوو حزبە ململانی بوو لە بەغدا بۆ پۆست و بەڵام شتە سەرێکیەکانی کەوا بەرژەوەندی ملەتی کوردە پاراستنی هەرێمی کوردە پاراستنی هەرێمی کوردستانە ئەوە جێبەجێ نەکات من بە کورتی ئەڵێم هەر وەکو بلاسخاک بود وتی تەعجیلکردنی ئەو هەڵبژاردنە هەڵە بوو بازی ئەبێت ئیتر بەڵام پارتی و یەکێتی توانیان خۆیان لە بین خۆیان اتفاق بکەن لەسەر ئەم شتە من ئەبینم لە بین پارتی و یەکێتی کێشە نابێت چکە ئەوە شتێکی سەرەکی اتفاقیان کرد لەسەری بەڵام دوا قسەم ئەوەیە مامۆستا ئێمە هەلێکمان هەبوو لەو ململانیانی لە بەغدا بوو کە عێراق تدویلی پرسی عێراق بکەین
و ئەمە تەنها ڕەمانێتێکە کە بتوانین ئەو مادە دەستوریانەی کەوا هەیە و ئەو دەستکەوتانەی کەوا هەیە لەناو دەستور جێبەجێ بکرێت بە تایبەتی مادەی 140. زۆر سپاس. بەڵێ سپاس دەکەم، زۆر سپاس بە وەرەزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هزر و لێکۆڵینەوەی استراتیژی، هەروە دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکاران.